زەردەشت پێمان دەڵێ هیچ شتێک حەرام و حەڵال نییە، هەموو شتێک شایستەیە. شەراب موهیمە داهەندرێتن ئەمانە لەم شەوەیە ئێمە طبعاً ئاگر زۆر زەڕورە، هەنار شووتی زەڕورە. زەردەشت دەڵێ ئەوەندە بخۆ کە تێک نەچی. طبعاً پێشێکی شەوی یەڵدا لە ئێوەی ئازیز و بینەرە ئازیز و خۆشەویستەکەتان پیرۆز بێت، لە هەموو گەلی کورد و کوردستان پیرۆز بێت و لە هەموو کوردانی جیهان پیرۆز بێت و لە هەموو زەردەشتیانی جیهانیش پیرۆز بێت. شەوی یەڵدا جەژنێکی نەتەوەیی ئەسڵی کوردیە کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشتیەکانە و لەم شەوەیە شەڕی بینی ڕووناکی و تاریکیە کە ڕووناکی زاڵە بێ بەسەر تاریکیە ململانەیە لە بینی ڕووناکی تاریکی چونکە ئەزانین کە ئێستا شەو زۆر درێژ بووە، بەڵام ئەم شەو کە پاییز بەڕێ ئەکەین و ئەچینە یەکەم ڕۆژی زستانەوە و لە ناوەڕاستی باکووری هەموو گۆی زەویە کە زۆربەی ناڵم هەمووی سێ بەشی زیاتر کە شەو درێژترە لە ڕۆژ و ئەم شەو ڕووناکی زاڵە بێ بەسەر تاریکیا و ڕۆژ لە دایک هەبێتەوە ئیتر وردە وردە شەو کورتە بێت و ڕۆژ درێژە بێتەوە. بۆیە ئەمە شەوی یەڵدای پێ هەندێک کەس دەڵێ کە ئەو شەیە سوریانیە، نەخێر ئەم شەیە سوریانی نییە، کورتی پەتی ڕەسەنیە وەکو چۆن مەسای ئێمە دوومان هەیە، فەڕەنسیش دووی هەیە، ئەوانیش ڕاستە هەیەە، بەڵام ئەمە کوردی ڕەسەنی کوردی پەتی ڕەسەنیە. شەوی یاڵدا وەکو یادە یادگار یاڵدا ئەمانە هەمووی لە یەگەچن و لەم شەوەیە ئێمە طبعاً ئاگر زۆر زەڕورە، هەنار شووتی زەڕورە و شتە خۆماڵیەکان کە بەدەست وشکێکەنەوە کوردەواری زۆر زۆر زەڕورە، مناڵان جلی تازەی دیاریان بۆ بکڕی زەڕورە و ئەمڕۆ 20 کەوتمان یەکەم ڕۆژی ئەم شەو یەکەم ڕۆژی زستانە ئەمڕۆ جەژنەکەیەتی، بەڵام سبەینێ خێزانەکان کۆ بنەوە هەمویان و خێزانەکان کە کۆ ئەبنەوە لە شوێنێک اینجا هەمووی داوەتی خێزانیە بێ، بەڵام ئەمڕۆ لەسەر جادە و لە پیکنیکوانە وەکو چۆن نەورۆز 20ەکەی ئاگرەکرێتەوە ئێمە ئاگریشمان هەیە طبعاً و 21ەکەی خێزانەکان کۆ بنەوە و لێرەیە طبعاً شەراب موهیمە داهەندرێتن ئەمانە و هەروەها لەم جەژنەیە ئێمە بێجلی تازە بۆ مناڵەکان بکڕین و یەکشتی تر حەزەکەم بڵێم کە کورد لە ژیانی جەژن ئیمانی بە خوراافات شتیوانە بووە، دایمە جەژنەکانی پابند بۆ بە گۆڕینی ئاو هەوا بە ئینقیلابی مەراخیەوە. بۆیە ینی سەیریکە نەورۆزمان هەیە ئاوان تیرکان مێرکان مەسەلەن ئەو یاڵدا ئەم شەو کە شەوێکی زۆر گەرنگی ڕەسەنی کووردە. ئێمە لە 2015 بۆ یەکەم جار لە کوردستان کە پیرۆزمان کرد لە بینی 25 بۆ 50 کەس خەڵک ئامادە بوو، ساڵی دووەم 150 بۆ 200 کەس، بەس خۆشبەختانە کە ساڵی دووەم 2016 بوو، بەڵام خۆشبەختانە ئێستا لە هەموو نادیەک لە هەموو ئوتێلێکی پێنجەرەجەی لەسەر جادە لە ناو ماڵەکان ئەم جەژنە گەڕایەوە. دڵمان زۆر خۆشە کە خەڵکێکی زۆر پیرۆزیەکات. ئەزانی چی زەردەشت پێمان دەڵێ هیچ شتێک حەرام و حەڵال نییە، هەموو شتێک شایستەیە، شایستە و ناشایستەیە، یعنی ئەتوانی نەکەی ئەتوانی بیکەیت. مەسەی من شەرابی هەنار تەمەرهینمان داناوە هەیە، شەرابی تر دانێ، هەموو شتێک زۆر بیخۆی ئازاری مەعیدەدیا. مەسەن تۆ کەبابێ بخۆی یان 10 کیلۆ کەباب بخۆی، مەسەی 2 بوتڵ ئاو بخۆی یان بوتڵێ ئاوە. زەردەشت دەڵێ ئەوەندە بخۆ کە تێک نەچی. بەڵێ وەڵی تقریبەن تا 11 ئەگەر خۆمان بین تاوەکو 2-3 و سبەینێ لە ماڵان نەکرێ هەتا بەرە بەیان خەڵک دانیشێ قسەی خۆش و قسەی نەستەق و شەعر و تر لە ئایلەکە گەورەی ئایلەکە کۆبێتەوە بێ باپیرە و باوە گەورەکان چیرۆکیان بۆ باسکەن بۆی کە ڕۆشنبیری لە باوکەوە و لە باپیرەوە بگەڕێتەوە بۆ مناڵ و شتەکان، بۆی کە بزانن ئایا چەند باوکیان ڕۆشنبیرەوە. بەو شێوەیە کوردپەروەریش بەو شێوەیە ئەگەڕێتەوە، چکە کوردبوون لە خاک و نیشتیمان و لە دین گرنگە. ئەگەر مرۆڤ نەبێ، ئەگەر ئێمە کە کوردی نەبین کەواتە سوودی خاک چیە و سوودی دین چیە، هەموو شتێکە بێ لە خزمەتی مرۆڤ بێ.